بیرانی بەڕێز سڵاتن لێبێ من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێکی تر لە پرۆگرامی بە کوردی بەیەوەی بەڕز گەشتمەوە لە حڵقەیەم جاری پرۆگرامی بە کوردیدا هەوڵ دەین گفتوگۆ بکەین لە سەر مژاری کورد و یادی لە دایکبوونی مەسیح بێگومان لەو چوارچێوەیە کۆمەڵێک پرسیار دێتە ئاراوە ئەوش ئەوەیە ئایا ئێمە وەک موسڵمان چی لە یادی لە دایکبوونی مەسیح درودی خوای لەسەر بێ فێر دەبین ئایا ڕنگدانەوەی ئەم یادە لای زانا و عاریفان و شێخانی کورد چۆن بووە هەروەها ئایا هەڵوێستی سەرکردەکانی کورد بەرامبەر بە مەسیحەکان چۆن بووە ئەی لەم سەردەمەدا ئێمە دەبێ مامەڵەمان چۆن بێ لەگەڵ مەسیحەکاندا بۆ گفتوگۆکردن لەسەر تەورەکانی ئەم ژارە پێکەوە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین مامۆستا ئەو کاتت باش سڵاو لێبێ مامۆستا لە چەند ڕۆژی داهاتوە دیارە یادی لە دایکبوونی مەسیح عیسا درودی خوای لەسەر بێ دەکرێتەوە ئایا ئێمە دیارە عیسا لە قورئانی پیرۆزە بایەخی زۆری پێدراوە تەنانەت ناوی حەزرەتی عیسا زۆر جار هاتوو زیاتر لە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هاتووە پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا ئەم یادە تەنیا یادێکی ڕۆتینیە و ئەڕواو بێ ینی بەڕێکەین یاخود ئەمە کۆمەڵێک مەسوو پامی تیا دەبێ ئێمە لێ فێربین ڕاست بەناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە لە 5 ساڵ لەمەوبەریش بابەتێکی ئەوەم نووسی کە گوتم کاتێک هەموو پێغەمبەران نێردراوی یەک خوددان دەبێت بە لەدایکبوون و میلادی هەر پێغەمبەرێک دڵخۆش بین چونکە هەر پێغەمبەرێکە هاتووە پەیامێکی هێناوە بەشێک لەو پەیامە بۆ گەل و نەتەوەکەی خۆی بووە بەڵام ئەوەی لە قورئاندا جێگیر کراوە دەربارەی هەر پێغەمبەرێک بۆ ئێمە ئەبێتە پەیامێکی هەتاهەتایی دەبێت لە هەر کەس و سەردەمی خۆی و زمانی خۆی سوود لەو پەیامە وەربگری بۆ ئێمە عیسا عەلەیهی سەلام بەڵێ ئەو خاڵانەی کە ئەتوانین بڵین ینی تەنها و تەنهاگە لە قورئانەوە تەماشا بکەین زۆر سوودی بۆ ئێمە هەیە بەڵام ئەتوانین کورتی کەینەوە لەبەر کەمی کات بەلای کەم و یەکەمەوە بڵێن کە ئەم پێغەمبەرە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە یوکەلیمو الناس فی المهدی قەومەکەشی ئەڵێ قالوا كيف نكلم من كان في المهدی صبيا ئەمە یەک ئیشارەتێک بە ئێمە ئەدا چونکە ئەگە بڵێ بۆ سەردەمەکەی خۆی بێ سەردەمەکەی خۆی خەڵک بینی عیسا عەلەیهی سەلام لە نێو لانک و بێشکەدا قسەی کرد ئەوان بینیە بەس خۆ خەڵکی ئێستا نایبینێ ئەی خۆ حکایەتەکەی بۆ ئێمە هەیە ئەبێت سوودی لێوەربگرین بێگومان مادەم لە قورئانە هاتە باسکردن سوودی هەیە سوودەکە ئەوەیە ئەو ڕەمز و ئیشارەت و مزگەێنیە بە ئێمە دەدا لە دایکبوونی عیسا عەلەیهی سەلام و قسەکردنی لە نێو لانک و بێشکەدا پێمان دەڵێ هەمیشە نەوەی نوێ قسەی نوێ هەیە ئەوە ڕەمزە بۆ ئەوەی کە لە لانکەوە قسەکردن و لە نێو بێشکەدا قسەکردن کە کۆمەڵگە پیر بوو کە کۆمەڵگە بە ساڵا دەچێ کە کۆمەڵگە بیر و بۆچوونەکانی کاتی بەسەردا تێپەڕ دەبێ ئیدی کاتی ئەوەیە ئەو نەوە نوێیە قسەی خۆی بکە ئەمە چەند ئەمڕۆ پێویستیمان بەم ئیشارەتەیە کە نەوەی نوێ بەرپرسیارانە قسەی خۆی بکە تەنها بە شێوازێکی دوور لە بەرپرسیارەتی ئازادی بەکار نەهێنێ ئازادی و بەرپرسیارەتی پێکەوە بەکاربێنێ خاڵی دوم ئەوە فێر دەبین لە تایبەتمەندیەکانی عیسا عەلەیهی سەلام خوددا ئیزنی ئەوەی پێداوە وأحیی المەوتە بإذن الله بە ئیزنی خوددا مردوو زیندوو دەکەمەوە ئێمە ئەمڕۆ ئەم کارە دوو ڕووی هەیە ڕوویەکان ئەوەیە بەشارەتێک و ئیشارەتێکە بۆ ئێمە کە دەبێت مرۆڤایەتی ئەوەندە پێشکەوێ ئەو شتەی جاران پێیان گوتووە مردوو ئەمڕۆ دەکرێت چارەسەری بۆ بدۆزینەوە بەمانایەک لە ماناکان ئەوەی جاران پێی گوتراوە مردوو ئەکرێ ئێمە چارەسەری بۆ بدۆزینەوە لە لایەکی تریشەوە لە ڕووی واتایی پێمان دەڵێ ئێمە مرۆڤگەلێکی زۆرمان هەیە زیندوون بەلاشە بەڵام لە ڕووحە مردوون ینی ئەمڕۆ چەند پێویستیمان بە دووبارە لە دایکبوون هەیە چەند پێویستیمان بە ژیانەوەی سەر لە نوێ هەیە زۆر ئینسان هەیە لە دوڕیانێکە ژیانی گۆڕانکاری بەسەرادێک کەواتە لە معجیزەی وأحیی المەوتە بإذن الله چونکە خوددا دەفەرمێ بەڵگەی ئەم قسەی من یەکەم ئەوەیە کە خوددا دەفەرمێ خەڵکێک هەر گۆڕانکاریەک بەسەر خۆیدا بێنێ ئیدی ئەوە بەڕاستی وەک ئەوە وایە مردوو بێ و زیندوو بێتەوە ئەوە من کان مەیتەن فأحییناه وجعلنا له نورا يمشي به في الناس خوددا دەفەرمێ خەڵکانێک کە بوون مردبوون زیندوومان کردنەوە نور و ڕووناکیمان پێبەخشین لە نێو خەڵکدا بەو نور و بەو ڕووناکیە دەڕۆن ئەمە مانایوە دووبارە لە دایکبوونەوەیە لە تایبەتمەندیەکانی عیسا عەلەیهی سەلام جارێکی تر ئەوەیە کە ئەڵێ وأخلق لكم من الطين كهيئة الطير وأخلق لكم من الطين كهيئة الطير إشارتك تيدايا لطين وطير لقروة وبالنده
باشە خۆ بیرکەیتەوە بڵێ ئەگەر معجیزەکە هەر باسی معجیزە بێ با لەو قوڕە چۆن ئەڵێ فیلێکی بۆ دروست کردن ئەسپێکی بۆ دروست کردوان وانە یان با بڵێ ئەگەر ئەڵێ مەبەستەکە بچووکیە با وەکو ئەڵێ بیتوانی باە مارێکی بۆ دروستکردن ئاسانتر بوو بۆچی تین بۆ تەیر بۆچی لە قوڕەوە تەیرێکتان بۆ دروست دەکەم ئەوێ پێمان بڵێ جارێکی تر ئەو قوڕێکەوە نزیمترین شوێنی هەیە لە ئەرزا و ئەرزا ئەتوانی تۆ بی بە تەیر و بچتە ئاسمان و بڵند بیتەوە کە ئەمڕۆ مرۆڤایەتی جارێکی تر ئەوەی پێویستە بۆیە بین لە قورئانە تەیر لەگەڵ پێغەمبەران عیلاقاتی زۆرە لەگەڵ ئیبراهیمە باسی تەیر هەیە لەگەڵ سولێمان هودود هەیە لەگەڵ نەوەکانی ئادەما هەیە لەگەڵ داوودا هەیە حتا لە دایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر ئەمە ڕەبت کەیتەوە پەیوەست کەیتەوە بە لە دایکبوونی پێغەمبەر لە ساڵی فیلا چیە ئەبینی وأرسل عليهم طيرا أبابيل معنی وایە بەرامبەرەکان بە فیلەوە هاتن کە وەکوڵێ بەهێزترین و قورسترین و گرانترینی جانەوەری سەرزەویە بەڵام تەیر لە ئاسمانەوە دەتوانێت فیل لە نێو بەرێ کەواتەمە پێمان دەڵێ هێزە ئاسمانیەکان کە ئاسمانت بەدەستەوە بوو ئێستاش ڕۆژگاریش بەدەستەوە ئەوەی ئاسمانی بەدەستەوە بێ هەموو ئەرزی بەدەستەوە دەبێت خاڵێکی تر ئەوەیە لە ڕاستیدا لە معجزاتی عیسی عەلەیهی السەلام ئەم پێکەوە بوونەیە کاڵێ ربنا أنزل علينا مائدة من السماء تكون لنا عيدا لأولنا وآخرنا وآية منك يعني دابزاندنی مائدەیە کۆبوونەوە ئەمڕۆ چەند پێویستیمان بە مێزگردی سیاسیەکانە هەموو زمانێک شەڕ ئەبێ خۆ دوجار هەر ئەبێ لە دەوری مێزێکە کۆبینەوە کەواتە ئەمیش بەشارەتێکی دیکەیە پێمان دەڵێ سەردەمانی دوای من ئێوە هەر پێویستیان بە کۆبوونەوە لە دەوری مێزگردێکە لە دەوری چۆنەڵە مائدەیەک ئەوی تریان کە زۆر گرنگە پێمان دەڵێ ئەمڕۆ ئێمە تووشی ئەو کێشانە بووینە ئەفەرمێ وأنبئكم بما تأكلون وما تدخرون في بيوتكم تۆ مەچۆ بۆ تەفسیرە زۆر قەدیمەکان کە ئەڵێن عیسا منداڵ بوو بە منداڵەکانی دەگوت لە ماڵی ئێوە فلان شت هەیە دەچون دەیانزانی ئەو شتە هەیە نا وأنبئكم وأخبركم نییە خەبەر ساکارەکانن وأنبئكم نەبە هەواڵە گەورەکانە وأنبئكم بما تأكلون بفعل مضارع وما تدخرون في بيوتكم بفعل مضارع پێمان دەڵێ عیسی عەلەیهی السەلام دەڵێ ئێوە بخۆن ئێوە بەڵام ئەبێ وما تدخرون في بيوتكم پاشەکەوتان پێمان دەڵێ ئابووری لەسەر ئەوە وەستاوە ئەمڕۆ سەرفیاتی خۆت بکەیت ئەمڕۆ ئەخۆی بخۆ بەڵام پاشەکەوتت هەبێ ئێمە لە قەیرانێکین ئەمڕۆ چونکە پاشەکەوتمان نەکردبوو بۆ ئەم ڕۆژە ڕەشانە پارەی سپی بۆ ڕۆژی ڕەش ئەمانە و چەندین نمونەی تر ئێمە لە ژیانی عیسی عەلەیهی السەلام مرۆڤایەتی دەتوانێت فێری بڵێ جوانە مامۆستا دێنە سەر تەورێکی تر کە ئەوش ئێمان لە کۆمەلگای کاژین کە دیارە مۆزایەکی تایە ڕاستە لە فرێنێتەوە و ئاین و هەم مەزهەب بێگومان زانە و شەخانی کورد دیار لە ڕابردوودا لەم کۆمەلگای ژیاون دیارە کۆمەڵی ڕنگدانەوەی ئەم یادە بە تایبەتی حەزرەتی عیسی لەسەریان هەبووە ئایا توانین جەناب دماغیتە بەردەم وێنەیە کە ڕنگدانەوەی لەسەر ژیانی شێخان و زانان و عارفانی ڕاستە بچینەوە خزمەتی مەولەوی مەولەوی تاوەگۆزی خۆمان هەمیشە ئەو ئاەتی کە باسم کرد خۆلای گەورە ئەفەرمێ عیسی عەلەیهی السەلام معجزەی ئەوەمان پێدا کە ئەفەرمێ وأحيي الموتى بإذن الله ئەلەمەوە جارێکی تر ئەو قسەی کە کردم لە خۆمە نەکردو چونکە مەولەوی وا دەڵێ مەولەوی دەڵێ بە وێنەی جاران ساپێم دەرەوە عیسەوی ئاسا ئیحیام کەرەوە کەواتە یەکێک لە دوعاکانی مەولەوی عەلەیهی السەلام لە ڕوانگەی ئەم معجزەی عیساوە دوعایەک بۆ خۆی دروست دەکە دوعایەک و داواکاریەکی لە خوددا هەیە ئەوش ئەوەیە کە بە وێنەی جاران ساپێم دەرەوە عیسەوی ئاسا ئیحیام کەرەوە یعنی چۆن عیسا ئیزنت پێدا ئیحیای مردوو بکاتەوە خوددایە تۆش هەر بە هەمان شێوە من جارێکی تر ئیحیا بکەرەوە من جارێکی تر بە ئیحیاش فەرقی هەیە لەگەڵ ئەوەی زیندوو بیتەوە چونکە کەسێک مردوو بێ ئەڵێ زیندووم کردەوە بەس کە خۆی زیندوو بێ ئیحیای ئەوێتەوە بۆیە ئیحیا لە زمانی قورئانیدا هەمیشە لەگەڵ شتەواتایەکان دێ هەتا تۆ ئیمامی غەزالی فەرمێ ئیحیا علوم الدین بۆچی ئیحیا چونکە علومە چونکە زانستە شتەواتایەکان ئیحیای دەوێت حیات ئیحیاکردنەوەی عیسەوی ئاسا ئیحیام کەرەوە هەر ئەوەیە کە هەموو جا ئیشارەتی پێکەم کە مەولەوی دەفەرمێ هەر کەس تەوەلود دووبارەش نییە ئەلبەت سەعادەت ستارەش نییە یعنی ئەڵێ پێمان دەڵێ ئێمە هەموو ڕۆژێک ویلادەی تازەمان دەوێت کەواتە لە یادی محەممەد لە مەولودا ئەبێ ئێمە ئیحیا بینەوە جارێکی تر ببینەوە ئینسانێکی تر مناسبەیەکە بۆ گۆڕانکاری لە مەولوداوابێ لە میلادی عیساشە هەروایە جارێکی تر ئەمە مەولەوی ئەم معجزەیە ئەهێنێت و ئەوها تەوزیفێکە بە جوانی لە شیعرەکانی عیسەوی ئاسا ئیحیام کەرەوە ئەمە دوعایەکە هەموو ئینسانێک پێویستی بەوە هەیە لە خوددا داوا بکە کە خوددا ئیحیای کاتەوە جارێکی تر مەحوی لوتکە مەحوی بە ڕەحمەت بێ ئەمان خاتەوە بەردەم بەرپرسیارەتێکی تر ئەڵێ با پێشبڕچەیەک لە نێوان پەیڕەوکارانی پێغەمبەرەکان دروست بێ ئەڵێ کاتێک ئێمە دەڵێن
عروجی عیسەوی تا ئاسمان و شەمسی بەشەر بوو ئەوە خوددا عروجی پێی کرد بەو شێوازە ئەفەرمی عروجی ئەحمەدی ئەبێت تا چوە بێ عروجی ئەحمەدی تا لامەکان و شەمسی جانانە یعنی میعراجی پێغەمبەر درودی خوای لەسەر زیاتر ڕۆیشتووە ئەڵێ مسلمانینە وەختی ئێوە ئەوە عروجی عیسەویمان هەیە و عروجی ئەحمەدیمان هەیە عروجی عیسەوی تا ئاسمان و شەمسی عالم بوو عروجی ئەحمەدی تا لامەکان و شەمسی جانانە بەمانای ئەوەی کە مادام زیاتر چوو ئێوە ئەو پێشبڕکێ بکەن دەی با پەیڕەوکارانی محەممەد عەلەیهی سەلات وەسەلام با ئازابن باشتر بن لە پەیڕەوکارانی عیسا بۆ نمونە لە کاتێکە ئەبینی ئەمە پێمان دەڵێ مەحوی ئەڵێ ئاین بەم دێڕە شێعرە پێمان دەڵێ ئاین هیچ نییە جگە لە پێشبڕکێ لە چاکەکردنە چونکە خوددا دەفەرمێ بە هەمومان فاستبقوا الخيرات يعني ئێمە بێ پێشبڕکێ بکەین لە مەسەلەی چاکەدا ئیدی سەدان نمونەی ترمان هەیە لەم بوارە بەڵێ مامۆستا دێنە سەر بابەتێکی تر کە ئەوش ینی هەڵوێستی سەرکردەکانی کوردە لەسەر لە بەرامبەر مەسیحەکان لە ڕابردوودا لە ئێستادا ئایا سەرکردەکانی کورد سەرکردەکانی شۆڕش و بە ئێستاشەوە چۆن بۆ بەرامبەر بە مەسیحەکان و دەبێت چۆن بێ بەڵێ ڕاستە بۆ نمونە گەر نمونە کەم باسکەین شێخ عوبەیدوڵای نەهری بۆ نمونە لە شۆڕشەکانی 1880دا بۆ نمونە یەکێ لەو فێڵانی کە تورکە عوسمانیەکان لەو سەردەمانە داویستویانێت لە کوردی بکەن ئەوە بۆ کوردیان هەنداوە هەندێک جار هانی خەڵکی چۆنەڵێ کوردیان داوە شەڕ بکات لەگەڵ ئەرمەنەکانە یەکێ لەو کارە چاکانی کە ئەو سەردەمە شێخ عوبەیدوڵای نەهری بە ڕەحمەت بێ کردوێتی هەموو خەڵکی کوردی ئاگادار کردوێتەوە توێتی کوردینە دەوڵەتی تورکە عوسمانیەکان ئەیانەوێ بە ئێوە دژ بە ئەرمان شەڕ بکەن دوای ئەوەی کە ئەرمەنیان لە کۆڵ کردەوە ئەو جا شەڕی ئێمە دەکەن و ئێمە لە نێو دەبن لەبەرەوە ئەمە نەچن بەدەم ئەم جۆرە داواکردنە ئەو یەکێکە لەو هەنگاوانی کە لە سەردەمی خۆیان بە ڕەحمەت بێ شێخ عوبەیدوڵای نەهری ڕێگری کرد لەم کارە لە سەردەمی شێخ عەبدولقادری کوڕیشیدا لە 1909 جارێکی تر هەندێک لەو زەوی و زارانەی ئەرمەنی کوردی بردبوو کوردی ئەرمەنی بردوو وەکو دەست پێشخەریەک شێخ عەبدولقادری نەهری بە ڕەحمەت بێ لە 1909 وتارێکی زۆر گەوریدا لە سەردەمی ئیتیحادیەکانە کە گوتی ئێمە لە لای خۆمانەوە یەکلایەنەش هەر کوردێک ئەگەر خاچێکی ئەرزێکی ئەرمەنی بردبێ ئێمە ئەیدێنەوە ئەمە هەنگاوێکی تری جوان بوو جارێکی تر لەو چۆن دەڵێ مزجێنی دەرانەی ڕۆژهەڵات ناسە ئەوروپیەکان کە دێن بۆ ئەم منتیقانەی ئێمە و دێن بۆ کوردستانی باشوور هیچە لەوانە ویگرامی ئسکۆتلەندی کە دێت بۆ بەدەمەوە چوونی مەسیحەکانی ئەم ناوچەیە و بۆ خەم خواردنیان و ئەوانە ئەو وەختێ دەگاتە ناوچەی بارزان وەختێ شێخ عەبدولسەلامی بارزان دەبینێ بە ڕەحمەت بێ دەبینێ ئەوەی شێخ عەبدولسەلام دەیکات لە ڕادە بەدەرە بۆ ئەم مەسیحیانە و لە خەمیاندایە و خزمەتیانەکە تا ئەوەی کە یەکێک لەو نازناوانی کە ئەو ئەیبەخشیە بە وتەی خۆی ویگرام بە شێخ عەبدولسەلام بەڵێ شەیخ النەسارە ئەڵێ خۆت وەکو وایە تۆ شێخی ئەوان بی چۆن شێخ الئیسلام هەیە یعنی تۆ ئەوەندە لە خەمی مەسیحیەکانی وەکو ئەوەیە من لای خۆم بە تۆ بڵێم شەیخ النەسارە دیدی وێگرام دەکشێتەوە دەڕاتەوە ئەو شوێنە بارزان بەجێت ئەڵێ مادام پیاوی وەکتۆی لێبێ کەسی وەکتۆی لێبێ لە خەمی مەسیحیەکان بێ من بەڕاستی من زیادم لێرە ئەڕۆم هەر ئەوەیە جارێکی تر ئەرمەنەکان کەەوە داوای یارمەتیەکەن لە شێخانی بارزان شێخ ئەحمەدی بارزان لە دەوروبەری ساڵی 1920 یەک هێزێکی گەورە پێکە هێنێت و ئەچێ بەدەم ئەرمەنەکانەوە بۆ ئەوەی کەەوە ڕزگاریان کات و هەر ئەو کاتە شا بە ڕەحمەت بێ مەلا مستەفای بارزانی لە تەمەنی 14 و ئەوەندەیە لە نێو ئەو هێزەیە ئاچن بۆ بەدەمەوە چوونی ئەرمەنەکان و ڕزگاریانەکەن لە قەتڵ و عامێکەوە دەوڵەتی عوسمانی ئەو کاتە تورکەکانی ئەو کاتە بە معنایەکی تر بڵێم بۆی ئامادەکردوون هەر بەما بەواتایەکی تر ئەگە بێمەوە بۆ سەردەمێکی تر بۆ لای شێخ مەحموودی حەفید بە ڕەحمەت بێ لە نیسانی 1930 لە شەڕی ئاوباریک وەختی ئەو شەڕی لەگەڵ ئینگلیزەکاندا هەیە لە نێو سوپاکەی شێخ مەحموودە مەسیحی هەیە لە نێو سوپاکەی شێخ مەحموودی حەفیدا مەسیحی هەیە و پشتی شێخ مەحموود دەگرن لە بەرامبەر ئینگلیزە ئینگلیزیش کە مەسیحیە بەڵام ئەبینی مەسیحەکان لەگەڵ شێخ مەحموودن ئەزانن مافەڕەواکانی ئەوان لەگەڵ شێخ مەحموود هەیە ئەو شەهیدانی کەوە شەهیدە من لە سوپاکەی شێخ مەحموود تایاندا دوانیان لە مەسیحەکانە یەکێکیان ناوی جبرائیل و یەکیان ناوی یوسفە هەر ئەوەیە کە جارێکی ترە بینی نەوەکانی شێخ مەحموودی حەفید وە کاک ئەحمەدی شێخ کە چۆن ئەڵێ ژن و ژن خوازیەکەکە بۆ شێخ محەممەدی بچکۆل شێخ محەممەدی کوڕی ئەبینی ئافرەتێکی مەسیحی بۆ داواکە وەختی کوڕیشیان دەبێ
ئەڵێن کوڕەکەم ناو محەممەد کەچی کاک ئەحمەدی شێخەڵ ئەبێ ناوی بنەی عیسا لەبەر ئەوەی خێزانەکەت مەسیحە ئەو کوڕەخوا پێداون ئەو کوڕ ئەبێ ناوی عیسا بێ نابێ ناوی بنەی محەممەد چونکە ژنەکەت خێزانەکەت هاوژینەکەت نیوەی ئەو منداڵە هی ئەوە ئەوادام وابێ ئەبێت تۆ ڕێزدە و بگری ئەبێ ناوی ئەو منداڵش بە ناوی عیساوە بنی ئەمەش یەکێکە لەو قاڵانە بزانە لە سەردەمێکی تردا لە ناوچەی موش لە کوردستانی باکوور سەردەمێکە شێخ سەعیدی نورسی بە ڕەحمەت بێش بەدیع زەمان لەناو ئەو سوپایەدا بووە سوپایی تورک بڕیارێکی داوە 1500 ئەرمەنی ئەو ناوچەیە کۆ بکەنەوە قەت و عامیان بکەن کاتێک کە شێخ سەعیدی کوردی بەمە دەزانێت شێخ سەعید بەدیع زەمان بەمە دەزانێت هەموو ئەوانە کۆ دەکاتەوە ئێهێنێتە بەرەکانی پێشەوەی جەنگەکە یەک نیوەڕۆنانیان نەداتێ ئەگاتە عسر بە یەک کەس لە ئەرمەنیەکان ئەڵێ بەرەو سوپای ڕووس بڕۆن هاوار بکە بڵێ ئەرمەن ئەوە هاوار بکە بڕۆ بزانم وەرتەگرن ئەبینێ کە وەریان گرت ئیدی 1500ەکەی تر هەمووی بە دوای ئەوان نێری ئەڵێ بڕن بۆ ناو ڕووسەکان و ڕزگارتان بێ لەو قەت و عام تۆمار کراوە ئەمانە هەمووی لە ڕاستیدا و دەیان نمونەی ترمان هەیە کە سەرکردەکانی کورد ئەوها بوونە لەگەڵ مەسیحەکان مامۆستا دێنە سەر تەوەرێکی تر ڕەنگە ئەمە دواتەوەری ئەم بڵین ئەم ژاری ئەمجاری بەرنامەکەمان بێ ئەوش ئەوەیە کە ئێمە دەبێت لەم سەردەمەدا بەتایبەتی لەم واقعە و کە خۆمانی بینین کە تونتیژی بەرپا بووە و تونڕەوی هاتو ئاراوە و یەکتی سڕینەوە هەیە ئەمە دەبێت چۆن مامەڵەکەن لەگەڵ مەسیحەکاندا باشتر لە ڕابردوو یان ئێمە ئێستا باشتر لە ڕابردوو و ڕابردوو بێ باشتر لە ڕابردوو ئێمە دەبێت مامەڵە بکەین خۆشبەختانە کۆمەڵگەی کوردەواری و کۆمەڵگەی کوردستانی ئەتوانم بڵێم بۆ کوجاران و ڕەنگە بڵێم باشتریش ئەم ڕنگدانەوەی هێشتا هەر بەسەرەوە ماوە ئەوەش ئەوە دەسەلمێنێ ئێمە تا ئەو شوێنەی تێگەشتنی کوردانەمان بۆ ئاین هەبێ لە کەلتوری خۆمانەوە ئاین تێبگەین بەو شێوازە دەبی هەر کاتێک کەلتوری گەلانی دەوروبەرمان تێکەڵ بە کەلتوری خۆمان کرد و بە نێوی ئاین خوێنمانەوە تووشی ئەو خوێن ڕشتن و قەتڵ و ئامە دەبینکەوە نەتەوەکانی دیکەی دەوروبەرمان بەیەکی دەکەن بە هەر ناوی جۆرا و جۆرەوە لەژێر پەردەی ئایندا بۆیە لە کارە زۆر جوانەکانە لەم ڕۆژانە لە لیژنەیەکدا بووم پەیوەست بە کاری نەتەوە یەکگرتوەکان نوێنەری یۆنامی وتی ئەو یاسای ژمارە 5 ساڵی 2015 پەرلەمانی ئێوە دەری کردو بە ناوی یاسای پێکاتەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وێنی نییە یاسای ژمارە 5 کە زۆر جامە ئیشارەتمان پێ کردووە یاسای ژمارە 5 ساڵی 2015 دان بە چەندین هەرچی نەتەوەی جیاوازەیە یاسای ژمارە 5 ساڵی 2015 لە هەرێمی کوردستان دانی پێدادنێ هەرچی ئاین هەیە بە 8 ئاینەوە دانی پێدادنێ هەموو ئاین و نەتەوەکانی نێو کوردستان ئازاد دەکات مەکتەبی خۆیان هەبێ خوێندنی خۆیان بەس بە زمانی خۆیان بخوێنن چۆن دەڵێ بۆنی تایبەت بە خۆیانیان هەبێ پشووی ڕسمی تایبەت بە خۆیانیان هەبێ بەشدار بن لە دام و دەستگاکانی حکوومەتدا بەشدار بن لە پەرلەماندا نوێنەریان هەبێ لە ئەنجومەنی پارێزگاکانە ئەمە بەڕاستی کارێکە لە وڵاتانی دەوروبەرماندا وێنەی نییە لە ڕاستیدا ئەمە خاڵێکی زۆر باشە کە ئێمە ئەڵێن هەڵوێستمان چۆن بێ یەکێکە لەو کارە باشانی کە کردومانە خاڵێکی تر ئەوەیە کە لە هەرێمی کوردستاندا خەڵکی کوردستان بە کەلتوری کوردانی خۆی جوان ئاەتی قورئان پەیڕەو دەکات کە دەزانی خوددا فەرمی وەلا تەزیر و وازیرەة وزر ئوخرى باش نییە گوناهی کەس دەگەردنی کەس نییە وەکو ئەم وڵاتانی دەوروبەر ناکەن وڵاتانی دەوروبەرمان لە شوێنێکی تر دش بە موسڵمان هەنگاوێک کارێکی خراپ ئەکرێ ئەوانش لە خۆیان و دێن کەسێکی ناموسڵمانی بەری بێزیان دەکوژن بۆ نمونە ئەمە لە کوردەواریە نییە لە کوردەواری دەزانن ئەو کەسەی کە لەگەڵ تۆدا دەژێ هاوڵاتیە و لە وڵاتی تۆدایە و لە چۆن دەڵێت لە ئەمن و ئاسایش و ئارامی لەگەڵ تۆدا دەژێ ئەوەش هەر خاڵێکی زۆر گرنگە کە ئیشارەتی پێ بکەم لە هەرێمی کوردستاندا ئەوەیە کە هەنگاوی زۆر باش نراوە لە سەرەتای ڕاپەڕینەوە تا ئێستا یعنی وەختی ئێستش بەغدا وەقفی سونە و وەقفی شیعی هەیە کوردستان وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بۆ ناوینە کاروباری ئاینی بۆی جێگەی هەشت ئاینەکە هەر هەمووی لە یەک وەزارەتدا بکاتەوە بۆ ئەوەی کە لە لیژنەی کاروباری چۆنەڵی ئاینی ئەوقافدا بە هەمان شێوە لە خەمی ئاینەکانی دیکەدا بێ بە هەمان شێوە لە خەمی ئەوەدا بێت لە پرۆگرامەکانی خوێندندا لە پاڵ پەروەردەی ئیسلامی ئاین ناسیش بخوێنێ وەکو موسڵمانەکان داوا لێکراون ئاینەکانی تر بناسن بە ئاینەکانی دیکەشی گوتووە کە ئێوەش موسڵمان بناسن و ئێوەش ئیسلام بناسن ئەمەش خاڵی زۆر گرنگە اینجا زۆر گرنگە لێرە ئاماژە بۆ بکەم بەڕاستی ینی هەڵسوکەوتی ئێمە لەگەڵ بەرامبەرەکاندا ئەبێت هەمیشە لەو ڕوانگەیەوە بێت کە زانایانی خۆمان بۆمانیان ڕوون کردوێتەوە زانایانی لە مێژین و لە پێشینی کوردەواری بە ئێمەیان گوتووە ئێمە لە نێوان دوو زاراوەین زاراوەیەکیان پێی دەگوترێ هەڵسەنگاندن زاراوەیەکیان پێی دەگوترێ مامەڵەکردن ینی چۆن خودای گەورە دەفەرمێ ئەگە دایک و باوکی ئێوە
لەسەر دینێکی تر بوو یا بەمانایەکی تر هەر دینی نەبوو هەر بێ باوەڕ بوو مامەڵەتان باش بێت ئەوە ئین جاهداکە على أن تشرك بی ما ليس لك به علم فلا تطیعهما ئەمە لەبەر ئەوەی باوکو دایکت بێ باوەڕن هەر بڕوایان بە خوددا نییە لەو بێ باوەڕیە بە قسەیان مەکە وانە وصاحبهما في الدنيا معروفة بەڵام بە ئەو پەڕی چاکە لەگەڵکردن لەگەڵیان بکەواتە من پێمان دەڵێ هەڵسەنگاندنی من بۆ بەرامبەرەکەم مەڵەشێ چۆنەڵێ نێگەتیڤ و نەرێنی بێ بەڵام مانای وان نییە من لەگەڵ یا خراپ بم وانە هەر ئەمەوێ ئاەتەکانی قورئان دەبینی زۆرجار خودای گەورە ئەفەرمێ کەسانی بێ باوەڕ ئینسانی وان بەڵام ئەی هەڵسوکەوتمان لەگەڵیان چۆن بێڵێ بێ هەڵسوکەوتان لەگەڵیانە باش دنیا شوێنی سزانیە کەواتە لێرە بۆمان دەرکەوت لە ڕاستیدا مامەڵەکردنی ئێمە لەگەڵ ئەمانەوە جا من نمونەیەک بێنمەوە لە نمونە زیندوەکان ئێمە لە دنیادا خدا خۆی دەڕوانێتە دینی ئینسانەکان ئیلەیە مەرجیعکم فأنبئكم بما كنتم فيه تختلفون ئەوە ڕۆژی قیامەت دەردەکەوێت ئێستا مەسیحیەک و جوویەک لەم هەرێمی کوردستانە و هەر خاوەن ئاینێک چی لە منی مسلمانەوێت ئەوێ هەڵسوکەوتی من لەگەڵی دا باش بێت ئەی من چیم لەوان دەوێت منش ئەوەم لەوان دەوێت هەڵسوکەوت و ڕەفتار و گفتاری ئەوان لەگەڵ ئێمەدا ئینسانی و مرۆڤ دۆستانە ببێ ئیدی دینی هەر کەس چۆنە بێ ئارەزوی خۆیەتی جا من بەسم لەم نمونەیە بۆ بێنمەوە مامۆستا پرۆفیسۆر دکتۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت بێ لە یادداشتەکانە ئیشارەت بە دوو نمونەی وادە دەڵێن ساڵی 1967 برادێکم لەگەڵا بوو ناوی ئەبوو یعقوب بوو جگە لەوەی کە لە ئیش و کارەکە من ئیمام مزگەوت بووم لە بەشی چۆن لە خەستەخانەیەەکە ئەو ئەیگوت لە نوێژی نیوەڕۆکە ئاهات 4 ڕکعات نوێژی سنەتی لە پێشا کرد 4 ڕکعات نوێژی سنەتیشی لە پشتا کرد و نوێژی نیوەڕۆژ بەم نێگوت با بە جەماعەت نوێژکەین ئەیگوت بەڵام میوانم هات ڕۆژێکی 4 ڕۆژ مابوو 5 ڕۆژ مابوو بۆ سەری مانگ دینارێک لە ماڵمان نەبوو هێزانم گوتی میوانمان دێ و هیچمان نییە وتی داوای 5 دینار قەرزم لێ کرد وتم 5 دینارم دەرێ بە قەرز بۆ تا 4 ڕۆژی تر خۆ بەیەکەوەین و معاش وەرەگرین وتی وەڵا نادەبێ نەیداپی وتی من سوێندم خوارەوە قەرز بە کەس نادەم وتی خۆشی زگورتی بوو تەنیا بوو 110 دیناری وەرەگرت 100 خستە بانقا هەمومانجێ بە 10 ئەژیا بە 10 دینار چونکە هەموو خواردن و شوێن و خەوتنی لەسەر حکوومەت بوو ئەمە نمونەیەک لە مسلمانێک کە ئەوە هەڵسوکەوتی بوو ئەڵێ نمونەیەکی تر لە ساڵی 68 ئەرزێکم هەبوو ویستم بیکەم بە خانوو وتیان بیگەێنە ئەساس اینجا حکوومەت خەرزت دەداتێ بەچی ئەگاتە ئەساس بە 600 دینار مخاولێکی کورد بەڵندەرێکی کورد لە بەغا پێی گوتم 600 دینارم بۆ پێیا بکەم من ئەرزەکەت بۆ گەێنمە بادلەوە کۆڵێن ئەساسەکەی ئەڵێ 600 دیناریشم نەبوو ئەلە دوو فەرش و تەلەڤیزیۆنێکم نرد بۆ سلێمانی بۆم بفرۆشن لەوێ لە بەغداوە نردم فرۆشتیان 600 دینارەکە 400 دیناری کرد 400 کرد 300 ماوە ئەی خۆیان چی بکەم بۆ 300ەکەی چۆن پێیاکەم باش نییە ئەڵێ بەبێ ئەوەی قسە بکەم تۆزێ ماندوو بووم لە دەوامە ئەڵێ دکتۆرێکی مەسیحی ناوی دکتۆر فەهمی بوو لەگەڵمانە گوتی مامۆستا بۆچی بێزەوقی وتم هیچ هەروتم هیچ وتی نە ئیلا بێ پێم بڵێ وتم وەڵا حاڵ مەسەلە ئاوایە من ینی پارەیەکەیە و ئەبێ بەم شێوازە چۆنەڵێ 300 دینارم چۆنەڵێ نقصانی کردووە وتی چوو بە زابطەکەی گوت 1 سەعات زەمەنی ئیجازەم دەرێ وتی بۆچی تەوتی ئیشمێ لەگەڵ مامۆستا دەرەچ وتی منی بەر بۆ حیسابات و بۆ مالیە و لەوێژ مەسیحیەکی ترە بوو ناوی جەلیل بوو 300 دیناری قەرز کرد وتی لە منی وەرگرەوە بە مالیەکەی ئەوەی گوت بۆم دابشکە هەمومانجە 15 دینارم لێ ببڕە وتی منش وتم بۆ مەرجە لێت وەرەگرم هەمومانجە 15 دینارەکە منی دەمەوە بە تۆ وتی یەکەم مانگ 15 دینارەکەم بۆ بروتی وە ڕاستە من شتووە قبول ناکەم هەتاوەکو ئەم قەرزە هەتا ئەو 20 مانگە تاوا بێ من ئەو پارەی هەر خۆمەی دەمبوو ئەی دوای گوتی ساڵی 72 چوون بۆ خوێندن بۆ قاهرە من حەیەکم وەرگرت پارە 300 دینارەکەم بۆ بردەوەتی وەڵڵای تا خوێندن تەواو نەکەی هەر نامێتەوە 75 ئەمە لە 68ەوە ساڵی 75 خوێندنم تەواو کرد بە 1000 سوێن و بە ئەوە پارەکەم بۆ بردەوە اینجا 300ەکەی وەرگرتووە ئەڵێ ئەو مسلمانە بۆ 5 ڕۆژ قەرزی نەدامێ ئەمی تر کە مەسیحیە لە 68ەوە تا 75 وانە حسابیکە 7 ساڵەکە 7 ساڵ چاو اینجاش ئەڵێ بە زۆر پێم داوت جا ئەڵێ لێرەدا ئاگدار مامەڵە جوانە مامەڵە ئێمە مامەڵەمان لێک دێ مامۆستا بابەتەکە زۆر سەنگڵاکێشە بەڵام کاتێنەوە دەرفەتمانەدا زۆر سپاس بۆ بچوونەکانی جەناب بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێرە بینەری پرۆگرامی بە کوردی بوون تا پرۆگرامی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر شاد بن